بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان، خۆی پەروەردگار کاتێک کە سەر زەوی دروست کرد و ئادەم و حەوا و پاشان نەوەکانی ئادەم و حەوا هەتا کۆتا مرۆڤ و هاتنی قیامەت و تێکچوونی ئەم ژیان و ژینگەیە، خۆی پەروەردگار بۆ هەموو سەردەمێک هەتا دەگاتە پێغەمبەری خاتم محەممەد صلی الله عليه وسلم هەمووی پێغەمبەری ناردووە، هەمووی کتێبی ئاسمانی ناردووە و پەیامی ئاسمان بۆ خەڵکی سەر زەوی هاتووە. کەواتە ئەگەر خەڵکی بە شوێنی پێغەمبەراندا ڕۆیشت بن و بە هاتنی حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم کۆتا پێغەمبەری جیهان و کۆتا پێغەمبەر بۆ مرۆڤایەتی، خەڵک بە ڕێبازی محەممەدا صلی الله عليه وسلم بڕۆن، کەس لە بواری عەقیدە و بیر و باوەڕ و ئایندا کێشەی نییە. دووەمیان، خۆی پەروەردگار کە ئەم سەر زەوی دروست کردووە بە درێژایی ئەم زەمینە کە ئەم مێژووە کە ڕۆیشتووە بە پانای ئەم زەمینە لە شەرقەوە بۆ غەربی لە باکووری بۆ باشووری، بڕواتان هەبێت چەندە مرۆڤایەتی زیادکە، چەندە ملیارەکانی مرۆڤ زیادکەن، خوا ئەوەندە ڕزق و ڕۆزی لەم سەر زەویە و لە ژێر ئەم زەویە و لە ئاسمانەوە ڕزقەکەی دیاری کردووە. کەواتە هیچ کەسێک ئەگەر ئەو عەدلەی پەروەردگار لە ڕێی شەریعەتەکانیەوە دیاری کردووە، لە ڕێی شەریعەتەکەیەوە دیاری کردووە، بچەسپێ دڵنیا بن کەس لەسەر زەویدا برسی نابێ. ڕزق و ڕۆزی خوا ئەوەندە فراوانە. بەڵام بە درێژایی ئەم مێژووی مرۆڤایەتیە مرۆڤ دوو کێشەی هەبووە. بەردەوامیان کێشەی لادان لە عەقیدە و بیر و باوەڕی هەبووە، لە پەیامی پێغەمبەران و ساڵحان و خواناسان دوورکەوتوتەوە و لە کۆتاییدا لە پەیامی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم دوورکەوتوتەوە. تووشی بتپەرستی بووە، تووشی مرۆڤپەرستی بووە. کتابەکەی خوا کە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە لای داوە و مەنهەجێشکەی هێناوە کردوێتی بە مەنهەجی ژیانی خۆی، سەیر دەکەی مرۆڤایەتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەدبەختی بەرەو چارەڕەشی ڕۆیشتووە لەبەر ئەوەی لە عەقیدەدا لایدا. دووەمیان، ئەم هەموو خەزیێنەیە لەم سەر زەویە هەیە، ئەم هەموو ژێر زەویە هەیە بەڕێزان، ئەو هەموو ئاسمانە کە ئێستا لەبەر دەستی مرۆڤایە، خۆ بە ملیارەها خەڵک نانی بەس ئاسمان دەخوا لە ڕێی شەبەکاتی ئەنتەرنێت و کەناڵی ئاسمانی و فڕۆکەوانی و کاری جەنگی ئاسمانی و ئەوانەوە هەمووی نانی هەر ئاسمانەکە دەخوا بێژگە لە سەر زەوی و لە ژێر زەوی و ناو دەریاکەشەوە. ئەو هەموو کانزاییکە ئێستا لە زەوی دێتە دەرەوە پێشتر هەر ناوی نەبیستراوە. کەسی سەیر دەکەی بە ملیار خەڵک هەیە برسیە، بە ملیۆنەها خەڵک ساڵانە لە برسانە ئێسقانەکانی پەراسوو نابینی لە زۆربەی وڵاتی دنیادا دەرکەوتون. خەڵکانێک قڕ و پڕن، خەڵکانێکیش لە برسا تێر و پڕن، خەڵکانێکیش قڕن، خەڵکانێکیش لە برسانە شەوخەویان لێ ناکەوێت. ئێستا مرۆڤایەتی بۆتە دوو جۆر، هەر لە کوردستانی خۆشمان ناوایە، هەیە لە تێریان خەوی لێ ناکەوێت، هەیە لە برسانە خەوی لێ ناکەوێت، هەیە ورجی لە شارەوانیش بۆی تەخن ناکە، هەشە پشتی بەسکێ و نووساوە لە برساندا. هەردوو چینەکە نیشانەی نەبوونی دادی کۆمەڵایەتی کە ئیسلام داهێناوە، ئیسلام بنچینەکەی داناوە. جا بەڕێزان، بابەتەکەم لەسەر ئەوە بوو بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خوا ئەم مرۆڤەی وێڵ نەکردووە بۆ ئەوەی لە عەقیدەدا بیر و باوەڕدا لانەدا پێغەمبەری بۆ ناردوون، کتێبی ئاسمانی ناردووە و ئەگەر لایەندا بێ ئەو پێغەمبەرە ئاگاداری کردوونەوە، پێغەمبەران ئینزاریان کردووە، ترساندویانن خەڵکینە ئەم مەنهەجەی خوا لێی لادەن عەقیدەتان دەشێوێ، خەڵکینە ئەم بەرنامەی خوا لێی لادەن برسی دەبن، چینی بەرز و چینی نزم دروست دەبێت، کەسانێک دەبنە چەوسێنەر و کەسانێک دەبنە چەوساوە و مافخراو لە کۆمەڵگادا. بۆیە دەچینە خزمەت پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێت. قورئان بخوێنەوە، دوو پێغەمبەر دوو سوڕەتی قورئانیان بەناوەیە، سوڕەتی یوسف هەیە، سوڕەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئەم دوو پێغەمبەرە توانیان بگەنە ئەنجام، یعنی پێغەمبەرانێکە بوون قەومەکانیان بە هیلاک هاچوون، پێغەمبەرانێک هەبوون نەگەیشتنە ئەنجام لەگەڵ یانە و بابەتەکە ئیتر دەسەڵاتی ئەو پێغەمبەرە خوای گەورە پاداشتی بداتەوە لەو شوێنەدا ئەجری خۆی وەرگرتەوە، هەر ئەوەندە بووە قەومەکە زۆر خراپبوون. دوو پێغەمبەر توانیان دوو چاکسازی و گۆڕانکاری گەورە لە کۆمەڵگادا بکەن. یوسف پێغەمبەر، محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو دوو پێغەمبەرە گەیشتنە لووتکە، عەقیدەی خەڵکیان ڕاست کردەوە، بتپەرستیان لەناو برد، هەروەها لە بواری ئابووریشدا خەڵکیان تێر و تەسەل کرد، دەوڵەمەند و هەژاریان لەناو برد و خەڵکانیان یەکسان کرد لەسەر سفرەی ڕەحمەتی خوا بەپێی ئەو هەوڵ و تێکۆشانەی کە ڕۆژانە پێشکەشی دەکەن بەرهەم وەرگرن، کەس مافی کەس نەخوا، کەس لە خێر و بێری وڵات بێبەش نەبێ. ئەم گۆڕانکاریە زۆر گرنگە. تەماشای ژیانی یوسف پێغەمبەرکەین سەلامی خوای لەسەر بێ. گۆڕینی ئاینی گەلێک زۆر گرنگە. جا گۆڕینی ئاین لە ئاینێکەوە بۆ ئاینێک باشترە، چونکە کەسی ئاینێکی هەبێ ئەگەر شێواویش بێ دەزانێ خوا هەیە، ئەزانێ خوای تاکو تەنها هەیە،
لە ئاینێکەوە بچێتە سەر ئاینێک، بەڵام گۆڕینی بتپەرستێک ئەو هەموو بت و فێرعونەی پەرست بێ بۆ گۆڕینی خوای ڕەب العالەمینی تاقانە زۆر زۆر گرنگە. یوسف سەلامی خوای لەسەر بێت توانی عەقیدە و بیر و باوەڕی ئەو قەومە بتپەرستەی میسر ئاڵوگۆڕی پێ بکە لە خراپەوە بۆ چاکە، لە بێدینیەوە بۆ دینداری، لە بتپەرستیەوە و چەند خواپەرستیەوە بۆ تەوحید و یەکتاپەرستی ڕەب العالەمین. دووەمیان توانی ئەو قەومە کە زۆربەی هەر زۆری بە کۆیلایەتی دەژیا بە نانسکی دەژیا بیان کاتە خاوەنی بوونی خۆیان، نانی خۆیان، مڵکی خۆیان، یەکسانی لەناو کۆمەلگادا دادپەروەری بچەسبێنێت. دادپەروەری گەورەترە لە یەکسانی. یەکسانی وەکەوەی کۆمۆنیستەکان دەیانگوت قەت نەچەسپا و هەر ماڵوێرانی بەدەوا بوو، بەڵام دادپەروەری پێە. شریعەتی پێغەمبەران بە درێژایی مێژوو و شریعەتی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم دادپەروەری پێە. بەڕێزان دادپەروەری کەس مەحروم ناکە، کەس ئاغا و کۆیلە نابێ، کەس چینێک ناچێتە ئاسمان و چینێکیش لە ڕێسمان و لە ژێر زەویدا نابێت. دادپەروەری بە پێی هەوڵ و تێکۆشان و بەهرەکان هەر کەسە سوودمەند دەبێ لەو بەهرەیە کە خوای پەروەردگار لەسەر زەویدا بۆ هەمووان سفرەکەی ڕاخستووە. ئەم گۆڕانکاریە بیری لێ بکەنەوە لە قورئاندا. ئەخ زۆر گەورەیە. بە چێ کرا بە یوسف؟ بۆ لەبەر ئەوەی یوسف سەلامی خوای لەسەر بێ سێ پاکی تێدا بوو. هەر کەسێکت بینی ئاگادار بە کە باسی گۆڕانکاری کرد، کتی گۆڕانکاری لە ئاینا دەکەم، ئەبێ ئەو خەڵکە هەموو بێتەوە سەر تەوحید و لا إله إلا الله محمد رسول الله صلی الله عليه وسلم. ئەگەم سێ سیفەتەی تێدا نەبوو دڵنیا بە پێی ناکرێ. هەر کەسێکت بینی کتی گۆڕانکاری لە سیستمی حکمڕانی سەقەتی ئەم وڵاتەدا دەکەم و دەبێت دادپەروەری بچەسبێ و هەمومان لە خێر و بێر و نەوتی ئەم وڵاتەدا بەشدار بین. ئەگەم سێ سیفەتەی تێدا نەبوو برای شیرنم خوشکی بەڕێزم ئاگادار بە پێی ناکرێ. تۆش چەپڵە لەخۆ بۆ خەڵک لێمەدا ئافرین دەکەس مەکە. یەکەم یوسف زمانی پاک بوو. هەموو سوڕەتی یوسف بخوێنەوە کە باسی یوسف پێغەمبەری تێدایە نابینی لێ تەواوی تەمەنیدا لە هەموو دەنگ و باس و خواسیدا یوسف جنێوێکی بە نەیارێکی خۆی دابێ، جنێوێکی بە کەسێک وتبێ، زمانی ناشرینی دوول لە پێغەمبەران و پێغەمبەر یوسف بەکارهێنابێ. بۆیە پێمان دەڵێ گوێن فرۆشان دیندار بن یان بێدین. هەیە ئیدعای دینداری دەکاڵە بەهۆی دینی ئیسلامەوە من چاکسازی لە کۆمەلگادا دەکەم و گۆڕانکاری دروست دەکەم. سەیری زمانی کە ئەگەر کەسێکی هەر بەردەوام لەعنەتی لە خەڵک دەکرد، هەر بە لەعنەت بن، هەی بەنەفرەت بن، هەی خواڕوتان ڕۆژکە، دڵنیا بە یەقینت هەبێ گۆڕانکاری لە فەیسبووکەوە ناکرێ بەم کەسە دمشڕانە. جابا دیندار بێ بە هەر تەمسیلی ئاینی ئیسلامیش بکە. دووەم هەر بێدینێکت بینی کوتی ئەم حکمڕانیە سەقەتە و من گۆڕانکاری دەکەم، ئەگە بینیت زمان پیسە 1000 پیجی سێبەری هەیە و بە لێ شاو جوێن بە خەڵک دەدا، یەقینت هەبێ ئاگادار بە گۆڕانکاری بێویژ ناکرێ. دووەمیان داوێن پاکی. یوسف داوێن پاک بوو، نەک هەر بە دوای زینادانە دەگەڕا، لەبەر زینا ڕای کرد، لەبەر ئەوەی زینای نەکرد چەند ساڵ بە ناحەق بە بوختان زیندانی کرا. کەواتە یوسف پێیوتین ئارزوو پەرستان و چاو لە دوی ژنان گۆڕانکاریان پێ ناکرێ. هەر کەسێکت بینی تەمسیلی ئاینی ئیسلامی دەکرد، هەموو هیوا و ئاواتی ئافرەتان و تەلەفۆن و تەلەفۆنەکاری بوو لەگە ژنان، یەقینت هەبێ گۆڕانکاری بەو ناکرێ. هەر کەسێکت بینی لادینیش بوو، لەو هەموو کوڕە بێکارە دەگەڕا سەیری پرزگەکان کەن. هەر مەسئولێکت بینی کە بە حساب دادی کۆمەڵایەتی دەوێ و باسی گۆڕانکاری دەکا، باسی چینی چەوساوە دەکا، باسی حکومەتی گەندەڵ دەکا، لەو هەموو کوڕە بێکارە خاوەن شەهادا سکرتێرەیەکی جوانی کچی بۆ خۆی دانابوو، یەقینت هەبێ گۆڕانکاری بەوی ناکرێ. ئەوە عەوداڵی جنسە. هەر کەسێک چاوی لە دوی ئافرەت و جنسەوە بێ کەسێکی فاشلە، ئەوە خۆشی پێی ئیسلاح ناکرێ، چ جای ئیسلاحی ناو کۆمەلگای پێ بکرێ. جا دیندار بێ یان بێدین بێ، ئەوەش ئاگادار بە. خاڵی سێم یوسف دەرونی پاک بوو. ئەو هەموو غەدرەی لێکراوە لە وڵاتی میسرا کە وڵاتی خۆی نییە، زیندانی کراوە، بوختانی بۆ کراوە، کڕین و فرۆشتنی وەکو کۆی لە پێکراوە، چه عەزابێکی چێشی بضع سینین 7 ساڵ بۆ 9 ساڵ لە زیندانە بە ناحەق گیرا. بەڵام هێندە دڵ و دەرونی پاکە. کاتێک کە وڵاتی میسر دەکەوێتە بمەترسیەوە، خەونەکەی پاشا دەبیستێ، ناڵێ ئەوە خوای من حەقی لێسەندن، ڕەبی خوا لە ناوتان بەرێ، ئەوە ئێستا ئەزانم خوای گەورە چ برسێتی دیتان بەسەرا دێنێ. نە، سەیری ئەوە ناکە ئەو خەڵکە هەر هەمووی کافرە، یەک دانە موسڵمانی تێدانە. ئەڵێ من پەیامی خوام پێیە، من ڕەحمەتم پێیە، من دەبێت دڵ و دەروونم پاک بێ، شتێک هاتۆتە بەردەستم ڕاستیەکە ئەزانم ئەم ڕاستیە لە میلەتەکە ناشارێتەوە. ئەڵێ ئەم مەترسێتان لە پێشە گرانێکی ئاوا دوای 7 ساڵەکە دێ، ئەم جەوازیان لێ نایانێ، بڵێ هەر خەبەرەکە ئەوەیە من ڕاستیەکەم پێوتن خۆتان کەیفی خۆتانە. ئێمە زۆر جاگەز کابرا زۆرمان یعنی دڵمان پاک بێڵە کاکە من ڕاستیەکەت پێڵم دوای خۆت کەیفی خۆتە، بەڵام پێ ناڵم چۆن ڕزگار دەبی. بیخوێنەوە قورئان نەخشە 15 ساڵەکەی ئابووری بۆ دانان، نەخشەی 15 ساڵی دانێ کە بەم شێوەیە وڵاتی میسر ڕزگار دەبێ.
ئێتر دوای چۆ لە زیندانەکە بۆ خۆی دانیشت و داوای هیچ پولە پۆستی شی نەکرد کە پاشا خۆی نردی وتی واژ ناچمە دەرەوە هەتا ژنانی میسر بانگ نەکرێن و هەتا وەکو پاشی من دەرنەکەوێ وەزیر بم و بەیانی ئەوەم لە دوو بێ بڵێن ڕۆژێک تەعەدای ناموسی لە ئافرەتێک کردووە هەر لە ڕوو نایە بچمە وەزارەت هەر خەڵک متمانەی پێم نابێ ئەبێت چاوبەرەژێری وەزیر سەرۆک وەزیرانی وڵات بم نابێ وەزیر پاشەڵی پیس بێ نابێ وەزیر تۆمەتی گەندەڵی لەسەر بێ نابێ وەزیر و دەسەڵاتداری وڵات لە بەدڕەوشتیەوە گلابێ یوسفتی بە پاکی نەبێ هەموو مەلەفم پاک نەبێ نامە دەرەوە هەموو وتیان حاشا لله والله بەو خوایە چاکە نەبێ لەم یوسفمان نەبینی ئەمە بوختانمان بۆ کرد ژنی عزیزی مسر وتی الآن حصل الحق ئێستا ڕاستیەکان هەمووی بەدەمی خۆم هاوار دەکەم والله من پەلاماری ئەوەمدا ئەو لەبەر من ڕای کرد دەیوتی پاشا بم کە با وەزیری دارایی بۆی ئەم میلەتە لەم برسێتی و قات و قڕێ ڕزگار کەم بە ئیزنی خوای پەروەردگار چاو لێیە ئینسانێک کە دەرونی پاک بێ گۆڕانکاری پێ دەکرێت دەروون پیسان پێیوتین یوسف دەروون پیسان ئەوانەی هێشتا هیچیان بەدەست نییە هەڕەشەی ئەوە دەکەن ئەگەر ڕۆژێ من دەسەڵاتم دەبێت جاسای وایە دیندارە ئەڵە قڕ بەسەرتان ئەگەر ڕۆژێ منی ئیسلامی دەسەڵاتم دەبێ بەخوا پشتی هەمووتان بە قامچی نەرم دەکەم بڕواتان هەبێ ئەو دەسەڵاتداری ئیسلام بێ بە حیاتی گۆڕانکاری پێ ناکرێت ئەبێ ئەو ئیسلام خوازانەی کە دەیانەوێت گۆڕانکاری عەقیدەی خەڵک گۆڕانکاری لە ئابووری وڵاتە بکەن دەرونیان پاک بێ بەردەوامی خوا بۆنی عەتر بەسەر خەڵکا بڵاوکەنەوە بەردەوامی خوا وەکو سیفاتی پێغەمبەرانیان هەبێ وەکو یوسف بن یوسف چی پێ نەکرا لە وڵاتەدا ئەو هەموو زەلیلکردنە کردیان بە کۆیلە عەرزم کردن بوختانیان بۆ کرد 7 ساڵ بۆ 9 ساڵ لە پیسترین زیندانی وڵاتە زیندانیان کرد بە ناحەق و ناڕەوا بەڵام کاتێ میلەت پێویستی بەوەیە هەر هەمووی لە یاد دەکا ئەڵێ نابێ چەند کەسێک غەدریان لێکردم ئێوە میلەتە بۆیە کەسانی دینداری ئیسلاح خواست ئەبێ دەروون پاک بن قەت دڵنیا بن ئەوانەی کە ئێستا هیچیان بەدەستنی هەڕەشە دەکەن ئەڵێ ئەگەر ڕۆژێ بێمە سەر حکومڕانی والله ئەوەی لە فەیسبووکێکە یەک کۆمنتی بۆ نووسیمە بەسەری پەڕێنم قورتان بەسەر هەموو ناوەکانم تۆمار کردووە قڕ بەسەر خۆت دەتوانی گۆڕانکاری بە تۆ دەکرێت نە بەخوا بەس ڕەنج بە خەساریت بۆ دەمێنێتەوە ئەوانەی کەوا لادینن سیکۆلارن علمانین دەرونێکی ڕقیان هەیە ئەڵێ ئەگەر ڕۆژێک گۆڕانکاری دەکەوێتە دەست من ئەوەی نەیارم بوو بێ ڕۆژێک ئەوەی قسەیەکی دشکرد بم بەخوا ئەبێ نانی هەمووی ببڕم بڕواتان هەبێ گۆڕانکاری بە تۆش ناکرێت نە عەقیدە و بیرباوەڕی خەڵکت پێ دەگۆڕێ نە ئابووری وڵاتیش بە تۆ دەگۆڕێ یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئێمە مانگی ڕەمەزانە لە خزمەت قورئانین ئەم قورئانە کە سوورەتی یوسف دەخوێنێەوە کاکە سوورەتی یوسف هەر بۆ تەعزیەخانان نییە ئێستا بەردەوام کە سوورەتی یوسف گوێ لێبوو یوسف ئەڵێن وڵاوە تەعزیە لە فڵان شوێنە کە ئێستا تەعزیەش بەدا ئەشکور کەم بووە کاکە سوورەتی یوسف بەس باسەکەی ئەوەیە ئەبێ گۆڕانکاری لە دین ڕاستکردنەوەی دینی خەڵکا بکرێ نابێ خەڵک لە تەوحید و لا إله إلا الله محمد رسول الله لادا ئەبێ خەمخۆرانی دینی خەڵک هەبن ئەبێ خەمخۆرانی ژینی خەڵک هەبن تەمسیلی لوتکە گەیشتن یوسف و محەممەد صلی الله عليه وسلم ئەو دوو پێغەمبەرە گەیشتنە لوتکە لە چاکسازی ئاینیدا لە چاکسازی ئابووریدا بەڵام بۆ مەرجەی زمانت پاک بێ داوێنت پاک بێ ڕابردوت پاک بێ هەروەها دەرونت پاک بێ عەرزمکردن دەروون پیسان ئەوەی کە هێشتا هیچی بەدەست نیە بەس خۆی دەخواتەوە بەس بەرنامە دادەنێ ڕۆژێک کە دەسەڵاتمان گرتە دەست بزانم چۆن نارانم تەصفیح حسابیان دەکەم ئەمانە قەت گۆڕانکاریان لە کۆمەڵگادا پێ ناکرێ بۆیە خەڵکی میسر پێش ئەوەی قسە لە یوسف ببیستن کرداریان بینی ئێستا ئێمەی مامۆستایانی ئاینیش بەڕێزان جاری وا بەس بووینە قسە کوا کردارەکانمان ئیسلام خوازان کردارمان نەماوە هەر وتار دەدەین هەر دروشم دەدەین هەر قسە دەکەین هەر کتێب دەنووسین خەڵک کاکە کردداری لێت دەوێت یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێش ئەوەی وتار بۆ خەڵک بدا بە کردار نیشانیدان خەڵک سەیری کرد جەماعەتی پاشا و کاهینی دنیاخۆر بە ناوی دینەوە ئەمانە چ پاشەڵ پیسێکن چ داوێن پیسێکن چ گەندەڵێکن چ دزێکن خۆ ئەمە یوسفە هیچی نەکردووە ئەمانە چەند ساڵە نانی خەڵک دەخۆن کەواتە یوسف دەڵێ با خەڵک نەمرێ لە برسانە ئەو نەخشەیە بەس ئەو دەیزانێت کەچی بە هەموو خەڵکی دەڵێ خۆی سەرپەرشتی ڕزگارکردنی خەڵک دەکات لە برسێتی پێشەوەی وتار بدا بەڕێزان بە کردار نیشانیدان من زمانم پاکە من داوێنم پاکە من دەرونم پاکە ئەو خەڵکە هەر هەموو پشتگیریان لێکرد بەهۆی ئەم سێ سیفەتە بەرزەوە هەر کەسێک سەرکردەیەک لەم ڕۆژگارەدا هەر سیاسەتمەدارێک هەر چالاکێک ئەگەر بیەوێ پێشڕەوی کۆمەلگا بکە و خەڵک بەڕاستی متمانەی پێ بکە ئەبێ پێش ئەوەی قسە و دروشمدا بە خەڵک بەڕێزان ئەم سێ سیفەتە بە کردار خەڵکتیا ببینێ عیزەتی نەفسی هەبێ گەورە بێ بە گەورەی بمێنێتەوە ئەگە ئەم سێ سیفەتەی هەبوو
نیشانی خەڵکیدا ئێوە سەدان ساڵە لەژێر سایی بتپەرستیە ئەم هەموو هەیکەلەتان کردو دەیان پەرستن کەچی هەر برسین ئەوە تاکەوتان لا ئیلاهە ئیلا الله خوا دەرگای ڕەحمەتی ئاسمانی لێکردنەوە پێغەمبەرێکی خوای نار بۆەوە ئێوە ڕزگارکە خەڵکەوتیان ئەشهەدو بالله حەقا بەخوا ئەو بتپەرستی ئێمە چەند ساڵە لەسەری بووین هەر هەموو گومڕایی بوو خەڵک بۆ خۆیان هاواریان کرد نەفرەت لەو بتپەرستیە لا إله إلا الله لنا هیدڵەوە خەڵک هاواری کرد لا إله إلا الله بەڕاستی بینیان لە سای بتپەرستیدا حاڵمان چۆن بوو لە سای تەوحید و لا إله إلا الله دا حاڵمان چۆنە بۆیان دەرکەوت ئێمە چەند ساڵە کە لە مەنهەجی خوا و پێغەمبەرانی خوا لامانداوە لە سایەی ئەم کاهین و دز و درۆزنانە بە ناوی ئاینەوە و بە ناوی حکومڕانی و دەسەڵاتەوە هەمومان هەر کۆیلە بووین هەموو بەس بە نانسکی ئیشمان کردووە هەموو زەوی ڕقیان پێچێڵاوین و بەرهەمی نانی وشکی خۆمانیان نەداوینێ ئێستاوە تا پێغەمبەرێک نوێنەری خۆی پەروەردگارە هاتووە سەرپەرشتی خەزیێنەی وڵات دەکا دادپەروەری چەسپاندووە هەمومانی کرد بە خاوەنی مڵک هەمومانی کرد بە خاوەنی زەوی هەمومانی خستە سەر کار نان نادا بە کەسێک کە کار نەکا کەسێکیش کە توانای کارکردنی نەماوە نایهڵێ زەلیلی دەستی خەڵک بێ موچەی بۆ دەبڕێتەوە نانەکەی بۆ دەخەنە ماڵەوە خەڵک بە کردار ئەمەیان بینی تغيير نظام اقتصادي من الظلم إلى النظام الاجتماعي العادل سيستمي گۆڕانکاری ئابووری گۆڕانکاری پێداهێنا لە زوڵم و ستەمەوە بۆ دادپەروەری یەکسەر گەیشتە ئامانج وەخوای پەروەردگار لەسەر دەستی ئەو پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ کە یوسفی کوڕی یعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیمە سەلامی خوا لە هەمویان بێ گۆڕانکاری لە بواری عەقیدە و گۆڕانکاری لە بواری ئاووریدا لە وڵاتی گەورەی میسرا ڕوویدا و دواتریش پێغەمبەری ئەکرەم محەممەد صلی الله عليه وسلم هەزاران جار ڕوحمان بە قوربانی بێ توانی بگاتە لوتکە لە گۆڕانکاری لە هەڵکەندنی ڕەگ و ڕیشەی بتپەرستی خەڵک بەدەستی خۆیان بتەکانی ناو کەعبەیان فڕێدایە دەرەوە بە ناخی دڵەوە دوای 23 ساوتیان لا إله إلا الله بۆمان دەرکەوت ئەو بتپەرستی هەمووی ناڕاستە هەمووی درۆیە لەبەرەوەی پێغەمبەری خوش بە هەمان شێوە لە هەموو عمریا جوێنێکی بەکەس نەداوە لە هەموو عمریا نەزەرێکی حرامی نەکردووە پەنجەی بە پەنجەی ئافرەتێک نەکەوتەوە بە حرامی پێغەمبەری ئێمە پێغەمبەری دڵپاکی ئەو مرۆڤایەتیە لەیلوها کە نەهاریها فەرمی وەڵڵی خەڵکینە لەسەر منهەجێک بەجێم هێشتون ڕێبازێکم بۆ داناون شەوەکەشی وەکو ڕۆژەکەی ڕووناکە کاکە منهەجی بەشەر بەڕێزان وەڵڵی بەچای خۆتان بینیوتانە هەمووی فرت و فێڵە هەمووی سیاسەت هەمووی پاشقولە هەموو یەکتر کوشتنە بەس ڕێبازی محەممەد ماوە صلی الله عليه وسلم تکایە وەرنەوە بەسەر ڕێبازی ئەم ئیسلامە کە ڕێبازی محەممەدی مستەفایە صلی الله عليه وسلم کە شەوەکەشی وەکو ڕۆژەکەی ڕووناکە کە پێچ و پەنای تێدانە ئەم سەری یەکسانە بەو سەری ڕاستەوخۆ بۆ بەهەشت وەرە سەر ڕێگای بەهەشت یا ڕەبی خوا لەم مزگەوتی ڕێگەی بەهەشتەدا لە گوناهەکانمان خۆش بی لەگەڵ هەموو بیسەران و بینەرانی ئەم وتارە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه